ئەم وێرانەیەی نێو بازاڕ لەلایەن لیژنەکانی لابردنی زیادەڕۆ دروست کراوە. مامسڵاح ژیانی خۆی و حەوت ئەندامی خێزانی بە فرۆشتنی سەوزا لەسەر عارەبانەیەک پەیدا دەکرد. بەڵام عارەبانەکەی ڕوخێنرا بە ناچاری ئێستا لەسەر ئەم زەویە سەوزە دەفرۆشێت. عارەبانەکە تازە دەور 100,000 زیاترم لێدا بە عارەبانەکە. وامزانی هەروە یان تەبلیغێکەکەن شتێک هات وتی لاچوە لێرە مەسەر کۆڵانە و نامچی و ڕاست مێزەکەی شکارم لێک ماڵەوە حەوت کەسمی. کاسبکارانی ڕەحیماوە پێیان وایە جیاوازی لە نێوان گەڕەکەکانی کەرکووکدا دەکرێت. گەڕەکە کوردیەکان زیاتر لە گەڕەکەکانی دیکەی کەرکووک بە ناوی لابردنی زیادەڕۆ دەکرێنە ئامانج. من جێگاکەمە ئیشی عتاریمە کرد بەهارات ماڵ و مناڵ خۆم و بخوا خاوەڕم هینژم کرێچیشم و خاوەنخانیش خۆشنیم و ڕسق لەسەر ئەمێ ئەوە شارڕوخان دەبارمایەوە گەلێ زۆریان ڕوخانە تقریبا 100 عاربان زیادرە. وەڵای هۆیەکەی ئەوە بکەس نازانێت سەبەکە هەر لە بەلا شادی هانەمانیان کرد و ڕۆیشتنەوە. وەڵای چێ بۆ هەمووی بکلێتە بوو. وەک ئەنفالەکە وابوو بە شۆفڵ و عسکەرتاریەتێک هاتبوون بە چەکدارە هاتبوون بە شۆفڵێ بەبێ ئەوەی خەڵکێک ئاگادار بکەنەوە بڵێن کاکە تۆ تەجاوزی تۆ وات کردو تۆ هاتیتە سەر جادا بەبێ هیچ وەکارێ هات شۆفڵی لێدا لەم سەر ڕەحیمەوە بۆ سەر ڕەحیمەوە کە یەک نوێنەرێ هاتبوو بەڕاستی ئەوە پشتمانی ئێمەش توانیمان پرۆسەکە ڕاگرین دەنا هەموو کەبرێکی ڕەحیمەوەی ڕاگرت ینی گەڕێکێکی کوردیە طبعا ئەمە دەستی تەیە ئەمە دەستی لە هیچ گەڕێکێکە وایان نەکردووە هیچ گەڕێکەکە تەحەدایانەکەم بابێ بڵێ وڵاو گەڕەکان وا لێ کردووە وامزانی زرزالی داوە وامزاوی تورکیا هاتۆتە ئێرە ئەمە قڵاب سەر بەسەر هەمی کاسبکارە هەمی خەڵکی فەقیرە هەموو کاسبیە کاسەری کەس کردووە بە دینارە دووار ڕازی ڕۆژە تا ئارە لام سەر بۆ 300-400 عایلەتیە هەقیسی هاتووی بەبێ پرس شۆفرە لێداوە ڕماندویتەوە قاینا پێشتر ئاهاتم کاکە ئینزارمەدا پێ هەفتەیەشی کە دیەم مەسئولیت لەسەر خۆت. قایمقامی بۆ وەکالەتی کەرکووک لەبارەی لابردنی زیادەڕۆ دەڵێت گەڕەکەکان بۆ لابردنی زیادەڕۆ جیاوازیان نییە ئەوان هەموو زیادەڕۆکانی کەرکووک لا دەبن. سوف نطبق القانون في محافظة كركوك. لە پەرزگای کەرکووکدا یاسا جێبەجێ دەکەین یاساکە لەسەر هەموو کەسێک جێبەجێ دەکەین کە زیادەڕۆی کردبێ ناپرسینە و کەسە سەر بە کام نەتەوەیە ئەوەی بەلامانەوە گرنگە یاسا سەروەر بێ. جاری یەکەم نییە کاسبکارانی گەڕەکە کوردیەکان بە ناوی لابردنی زیادەڕۆوە شوێنی کاریان دەڕوخێنرێت و خۆشیان ئەڵێن هیچ ئاگاداریەکی پێشوەختەیان پێ ناگات و لە ناکاو دوێن و شوێنی کاریان وێران دەکەن. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک.